لێزین پاش 11 ساڵ و پێگەیاندنی دەیان خوێندکار و ناساندنی سەمای بالێ ئێستا بەهۆی هاوکاری نەکردنیەوە بەرەو ئاوابوون دەچێت. لێزین بە شێوەزاری بادینی واتە سەما گروپێکی سەمای بالەیە و ئێستا خاوەنی 45 قوتابیە. لەلایەن ڕووبار ئەحمەد ئەکتەر و شانۆکارەوە سەرپەرشتی دەکرێت و پێشتر 5 گروپ بەردەوام ڕاهێنانیان کردووە، بەڵام ئێستا تەنها یەک گروپ ماوە و تەمەنیان لە نێوان 3 بۆ 13 ساڵیدایە و هەفتەی چەند ڕۆژێک مەشق دەکەن. تقریبا لە 1992 مە خەریکم کە کولێم تاواکەر خەریکی ئەم گروپم و هەوڵما کە جارێ مامۆستا پێ بگەێنین چونکە من هەچ هەوڵێکی تر بەمەوە لە هەچ وزارەتێک بێیان لە هەچ دەستگایەکی تر بێ پێشێکی پێ دەڵێت چەند مامۆستایە ئەوە بۆ من چەند مامۆستایەکەم پێگەیان و لە هەر دەورەیەکە شاکاریشمان پێشکەشە کرد کە لە 2004 ئێمە ئیشێکمان بردە ئەڵمانیا مەملەکەتی سەر بوو. دوایی گەڕانەوەی دەمامکمان کرد اینجا شەپۆلی پەپولەکانمان کرد اینجا لاسۆغەزار بەردەوام دەورەی بەردەوامیمان هەیە. ئێستا گەیشتومەتەوەی کە 5 قۆناغم هەبێت لە چاوپێکەوتنەکانی تریشا زۆر ئاماژەم پیاوە ABCDE ئەنی قۆناغ بە قۆناغ تۆ سەرەکەوێ تاکو مناڵم هەیە 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵە لەگەڵمایە. ئێستا مامۆستاکانم خۆیان تەمەنیان 6 ساڵ بووە ئێستا ماشەڵڵا 17 ساڵە. تقریبا گەیشتمەوەی کە من بتوانم مناڵی گەورەش پێ بگەێنم گەورە بن و ببنەوە بالێرینایەکی جوان بالێرینەیەکی جوان، بەڵام بەداخەوە ژمارەی کوڕەکانم کەمی کرد ساڵ بە ساڵ کەمتری کرد کە وا تێگەیشتم کە سەما هەرە بێ کچ بیکە. ئەمەش کێشەیەکی گەورەیە بەڕاستی کێشەیەکی گەورەیە چکە من چیرۆکەکانم نەقسە هەنێ لەسەر ستێجیش کام سەمایە کوڕیتیایە ئەوە زۆرتر جمهور ئەوێ بەڵام کوڕەکان نایەنە پێشەوە ڕەنگە بۆ سەمای هێ پۆپ و ڕاپ و ئەم شتانە بێن یان کلاسیک بێن یان بڵێن ساڵۆنات و ئەمانە کوڕمان هەبێ بەڵام بۆ کلاسیک نایەن لەبەرەوەی هەم قورسیشە هەم بەردەوامی زۆریەوێ هەموو شتێ گەیشتون کابێ هەر کچ بیکە. ئێمە بەڕاستی کێشەکانمان زۆرە. من دوایەوەی تقریبا 8 فیستیڤاڵم لە 2015 تا ئێستا کردووە بێجگە لە فیستیڤاڵەکان گەورن یعنی تر هەموو گروپەکانی تیا بە تایبەتی گەورەکان من چالاکی بچوک بچووکم بۆ مناڵەکانە کرد لە ڕۆژی هەڵەوین ڕۆژی بۆ نەورۆز بۆ ڕۆژی ئاڵا بۆ ڕۆژی ژنان یاخۆی کردنەوەی مەکتەبەوە یاخۆت لە ڕۆژی بڵێن یەکیدا ڕۆژی سەمای بالەیە. ئەگەرچی ئەم گروپە بووەتە ئومێدی بەدیهێنانی خەونی ئەو منداڵانەی خولەی سەمای بالێن، بەڵام تا ئێستا 11 جار داخراوە و کراوەتەوە. ئێستاش بەرەو هەنگاوی کۆتایی دەچێت. ئەمەش کۆسپێکی دیکەیە بۆ ڕووبار چونکە پێشتر قوتابخانەیەکی سەمای کردووەتەوە و بەهۆی قسەی کۆمەلگاوە پێیداخراوە. ئێستا ئیتر ڕووبار ماندوو بووە، تەمەنی گروپەکەش کەمتر لە 2 مانگی ماوە و وەک ڕووبار دەڵێت ئەمە نازناوی پایتەختی ڕۆشنبیری و هونەری سلێمانی دەخاتە ژێر پرسیارەوە. لە ڕاستیە ئێستا ئیتر تەواو بە تەمای داخستنین لەبەرەوەی من 2 ساڵە معاشی خۆمەم نەدیوە بۆ معاشە جوانە و نقصانی و کەمی و بڕینەش هەیە من ئەخەمەوە سەر کرێی گروپەکە بۆ ئەوەی دانەخرێ و مناڵان بێبەژ نەبن، بەڵام تر منیشی لاک بووم بەڕاستیە کەی من هەروە بکەم جل و بەرگم پێویستە من جل لە دەرەوە ئەهێنم پێڵاو لە دەرەوە ئەهێنم چالاکیم پێویستە کری هۆڵەکان چۆن بم کری ڕووناکی و دیکۆر و ئەمانە چۆن بم هاتوچۆی مناڵەکان چۆن لە ڕاستیە زۆر زۆر پێویستیمان بە دەستگیرۆیەکی زۆر هەیە چونکە من ئێستا بەرەو داخستن ئەڕۆم جا ناشمە گلەیەکان بێتە سەر من لە ڕاستیەکە مەکتەبەکەشم داخرا هەموو گلەیەکان هێنایە سەر من وایە من قسەم کرد نەکردو بەڵام ئێستا من لە دەرگای هەموو ئەحزابەکان و دەسەڵات و بەرپرسانم یاوە بزانم کێ بەدەنگەوە من تەنها ئەم مانگەم بەدەسەوەیە دوای ئەم مانگەی تر مامۆستاکانم هیلاکردن ئەڵێن مامۆستا ناکرێت تۆ ئێمە ژۆک خۆت لێکەی من هەر بیکەین و هەر هیچ نەچنینەوە چونکە ئێمە تیجارەت ناکەین ئێمە هونەرەکەین ئێمە هاتوین هونەرێکی دانسقە و جوان گرانترین هونەر لە هەموو جیهانە قورسترین هونەر چونکە تۆ بالێ کۆی هەموو هونەرەکانە
تر بە شانەوە بە شێوەکارەوە بە موزیکەوە بە چیرۆکەکەیەوە بێچکە لە ستاتیکا و زمانی جەستەکەی خۆی کە وەرزشی لە خۆگرتووە کە ئەمە تۆ بێچکە لە هەموو جوانیەکان کە ئەدەنێ پەیامێکی گەورەیە تۆ جەستەیەکی جوان و تەندروستی ژەیە بە تۆ گەورەترین پەروەردەم پێشکەش بە مناڵان کردووە لە ڕووی تەندروستی و مناڵی نەخۆشم چا کردوێتەوە مناڵم فێری ئەدەب کردووە شەرمی مناڵ کە سیقی بەخۆی کا ئەو شەرمەی نامێنێ ڕوبەڕووی کۆمەلگا ببێتەوە پەیامی گەورە یامە مناڵەکان ئێستا یان بە جورئەتێکەوە لە ناو مەکتەبەکەی خۆیان سەماکەن چالاکیەک پێشکەشەکەن ئێمە جلوبەرگیان ئەینێ مۆسیقاشیان ئەینێ پێڵاویشیان ئەینێ بەس چالاکیەکان هەبێ من مەحروم بووم لێ یامە دایک و باوکی وەکو من لەم هونەرە مەحروم بووین و حەزی لێەکەین بەڵام بۆ مناڵەکانمان مەحروم بێ لێ بۆ مناڵەکانمان بەم هونەرە ئێمە بۆ ئێمە شەرمە کوردستان ئیتر هونەرێکی کاملی تیان نەبێت یان یەکێ لە هونەرەکانی هەر تیان نەبێت لە ڕاستیە ئەمە ئیتر تاکەی دەستگیرۆی ناکرێت تاکەی لێی تێناگەم من دڵنیام هەموو حەزەکەن مناڵ بێنم بۆ ئێرە بەڵام یەکێک ئامادە نییە خۆی تەرخانکە بۆ مناڵەکەی دایک و باوکم هەیە کە لێرە بەشدارە زۆر هیلاکە بەدەست مناڵەکەیەوە بەڵام ئەو تێگەیشت و ئەزانێ بێ مناڵەکەی لێرە و شت فێر بووە ئەو مناڵی کە تەنزیمی خەوی نەبوو نێزانی بخەوی سەر لای من بە باشترین خەوە قەوێ لە ماڵەوە خواردنی منەظەم بۆتەوە مناڵی قەڵە و زەئیف بووە لای من جسمی ڕێک بۆتەوە کەواتە لای من چەندین کێشت حل بووە ئەمە لا خۆی وتومە من سەر بە پەروەردەنیم بەڵام هەموو پەروەردەیەکانی سەر لە باوشی منایە مناڵم هەیە ئەوەی لای من ئەمێنێتەوە ئەوە لای دایک و باوکی نامێنێتەوە حەزەکە شەو ڕۆژ لای من بێ نەڕاتەوە لە ڕاستیە خۆی بۆ خۆی ئەمە تی ئەگەی کە چەند پێویستە بۆ جیلێکی تازە بۆ نەوەیەکی نوێ هەموو منداڵەکان دەیانەوێت بەردەوام بن بەڵام لە نەبوونی پاڵپشتی داراییدا ئیتر گروپەکە بەرەو ڕۆژانی کۆتایی دەچێت و ئەگەر هاوکاری نەکرێن خۆری تاکە گروپی سەما لە پایتەختی ڕۆشنبیری هونەریدا ئاوا دەبێت. منم 11 ساڵە زۆر ساڵێکە 2 ساڵە لێرەمە و زۆرم حەز لە سەمای بالیەیە هونەرێکی جوانە خۆشە کاتێ ئەم سەمایە کەی تێکەڵی دانسەکە بی تێکەڵی سەماکە بی میوزیکەکەی تێگوێتەوە ینی شتێکی زۆر خۆشە و حەزەکەم خەڵک بێ بۆ سێرمان حەزەکەم خەڵک بێ هونەرەکەمان ببینێت لەبەرەوەی حەزەکەم هەموو کەس بزانێت کە شتی هونەرێکی وا جوان هەیە حەزەکەم مناڵی کە بێت بۆی ئەم هونەرە بکە حەزەم کەسی کە بێت بۆی ئەم سەمای بالیە بکە و من حەز ناکەم ئێرە داخرێ بۆیە حەزەکەم خەڵک بێت پاڵپشتیمانکەن پاڵپشتی داراییشمانکەن بۆیە هیوادارم خەڵک بێت من هەر لە مناڵیەوە حەزم لێ بۆ حەزم لە دانس و سەما و ئەمانە بۆیە حەزم لە سەمای بالیە بوو بۆیە هەڵم ژارد و هاتم بۆ ئەم گروپە باش و جوانە گروپی لەیزین من تەمەنم وا بووم بە 10 ساڵ ساڵێکە بێ لێرەم من زۆر حەزم لێرەیە چکە لەبەرەوەی من هیوام بووە من لە بەشێکی سەمای بالێ لەبەر ئەوە من شاتوم بۆ ئێرە حەزەکەم هەموو هاوڕەکان و هەموو کەسی ئەم وڵاتە بەردەوام بێ لێرە و خۆشی ببینی لێرە چکە من زۆر حەزم لێرەیە لەبەر ئەوە حەزەکەم لەگە هاوڕەکانمە سەما بکەین و خۆشی وەرگرین لێرە حەزم زۆر لێ خەڵکی بێ سەرمانکە چکە ئێمە زۆر هیلاک بووین لێرە